ئەچمان لای پەیوەندێکی تەلەفۆنی کە تایبەتە بە یەکێک لەو نمایشە شانۆیانەی کە ئەمڕۆ سبەینێ لە شاری سلێمانی بێگومان ئەم شانۆیە تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە میوانداری یەکێک لە شانۆیەکان یاخود یەکێک لە گروپە شانۆیەکانی کردووە لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان کە یەکێکە لە لەو شانۆیانەی کە پێویستە ببینرێت لەبەرەوەی کە بابەتێکی هەستیارە خاتە ڕوو بابەتێکی سەرنجڕاکێشی هەیە و هەروەها خاوەنی چەندین خەڵاتی شەو ڕۆژی پێنجشەمەش هەر لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە لە گەڵدەرهێنەری شانۆیەکە بە درێژی باسمان لە شانۆیەکە و لە ناوڕۆکی شانۆیەکە کرد. ئەچمەلای خاتوو گەزیزە عومەر شانۆکار سڵاوت لێبێ خاتوو گەزیزە ئەم کاتت باش؟ سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش. سڵاو لە تۆش بێت. ئەوەندەی کە من قسەم لەگەڵ دەرهێنەری شانۆی ئاژەڵ کرد ئەوەی بۆ ڕوون کردمەوە کە تۆ بۆ خۆت بینەری شانۆی ئاژەڵ بوویت و ئەم شانۆیە بە شانۆیەکی زۆر سەرنجڕاکێش و بابەتێکی هەستیار بینی و تەبەڕێستان بۆیە بڕیارت داوە کە میوانداری ئەم گروپە بکەیت بۆ ئەوەی کە لە شاری سلێمانی نمایشەکەیان بکەن. سەرەتا زۆر سپاستان دەکەم کە گرنگیتان داوە بەم بابەتە. بەڕاستی ئەم شانۆیە پاژەوەی من کە بینیم پرسێکی زۆر گرنگم تیا بەدی کرد کە ئەویش پرسی مەسەلەی کوشتنی ژنانە بەبێهۆ. ئەم مەسەلەیەش بەڕاستی بۆ ئەمڕۆ پرسی ڕۆژە هەستەکەی بابەتەکە لە هەموو گۆشەیەکی ئەم وڵاتەی ئێمە لە کوردستان لە هەر پارچەیەک یا بێ ڕۆژانە گوێبیستی ئەم هەواڵە ناخۆشە ئەبین. جا بابەتێکی بەم شێوەیە کە لە ڕێگەی شانۆ نمایش ئەکرێت من بۆ خۆم بە پێویستم زانی ببین بێت وەک بابەتێکی شانۆی یاخود بابەتێکی هونەری تا ئێمە ڕۆژانە کە ئەویستین ژن ئەکوژرێ کاریگەری ئەمە بۆ ئێمە چۆنەوە چۆن بابەتەکە ئەبینین. پاژەوەی کە قسەمان لەگەڵکردن ئەوانیش بە خۆشحاڵیەوە حەزیان کرد بە شاری سلێمانی نمایش بکرێ و ئێمەش بە پێویستمان زانی وەک پەیامێک لە پەیامەکانی کارکردنی خۆمان لە تیپی هاوڕێیانی گەزیزە بە تەواوکەری ئەو پەیامەماندانە بۆی پێمان خۆش بوو لێرە نمایش بکرێ. زۆر باشە. خۆشبەختانە ئەم بەڵێ شانۆیەکە بابەتەکەی هەستیار و گرنگ بوو بەلای بەڕێستانەوەی یان شانۆیەکە وەکو کارێکی هونەریش کارێکی با بڵێن کارێکی گرنگ و کارێکی جوانە بۆیە. بەڵێ بابەتەکە بەلای منەوە لە هەردوو ڕۆکەوە تەواوکەری یەکتریە چۆکو بابەت دواتر وەکو تەکنیک و بەکارهێنانی سەرجەمی ئەو قیەمە دراماتیکانەی لە ناو کارێکی شانۆیە ئەکرێت هەستم کرد دەرهێنەر زۆر ماندوو بووە لەو ڕۆوە هونەریەوە بۆیە هەردووکی هەڵبەتە تەواوکەری یەکتریە و خۆشبەختانە ئەمڕۆ نمایش کرا. لێرەوە ئەمە بە جەماوەر بڵێم کە هەر سبەینێ ئەم نمایشە ماوە بۆ ڕێزگرتن لە ماندووبوونی ئەو گروپە کە لە شاری بانەی خۆشەویستەوە هاتوون. هیوادارم خەڵکێکی زیاتر بێت نمایشەکە ببینێەوە هەر کەسە ڕوئیا و بیر و بۆچوونی خۆی لەسەر بدات بەڕاستی چونکە ئەم کارێکە بەڕای من پێویستە زۆری نەبیبینێت. زۆر باشە. خاتوو گەزیزە ئەمڕۆ نازام نمایشەکە تا ئێستا ڕەنگە نمایش کرابێ و تەواویش بوو بێت. بەڵێ کۆتاییە و ئیستا بینەرەکان دێنە دەرەوە ئەوانەی کە ئامادە. بینەر ئامادەیان هەبوو لە ناو شانۆیەکە؟ وەڵاهی بەپی ئەو ڕیکلام و ڕاگەاندنەی کە کراوە ئەو بینەرە زۆرە نەهاتوون بۆ نمایشەکە بەداخەوە بۆیە ئێمە لێرەوە داوا ئەکەین ئەگەر ئاگادار نین یاخود بانگوازەکان پێ نەگەیشتووە لەبەرەوەی هەمیشە کاری شانۆی تا بەردەوامی زیاتر ببینە زیاتر ئەیبینێ بەڕاستی. بۆیە هیوادارین سبەینێکە دووەم ڕۆژە جەماوەری توانێت لە نزیکەوە بێنە نمایشەکە و ڕێز لە ماندووبوونی ئەم گروپە بگیرن. زۆر باشە. خاتوو گەزیزە وەکو خانمێک ئەم پرسیارە ئەەکەم پێتان وایە ئەو کارە شانۆیانەی کە بابەتێکی ئاوا هەستیاریان هەیە و مەستی کۆمەڵگا ئەکەن بتوانن لە ڕێگەی ئەم کارانەوە گۆڕانکاری دروست بکەن؟
کوردستان خان ئەم بابەتە بەڕاستی نەک هەر بۆ بواری هوەری شانۆ یعنی بابەتێکی هەنووکەیە کە پێویستە هەموو جنگەکانی کۆمەڵگا هەر لە دەسەڵاتەوە هەتا لایەنە بەرپرسەکان لایەنە هوەریەکان لایەنە کۆمەڵایەتەکان لایەنە سیاسەکانیش قسەی لەسەر بکەن چونکە ئەمە بۆتە دیاردە ئەمڕۆ هەستەکەی بۆتە دیاردە بۆی ئەگەر ئەم کێشەیە لە ڕووی هوەریەوە لەو باوەڕام ڕۆ هوەریەکە کاریگەری زیاتر ئەبێت کە ئەمڕۆ هەستەکەی خەڵک هیلاکە لە خوێندنەوە خەڵک هیلاکە لە بیستن بۆیە بینین ڕەنگە کاریگەری ڕاستە و خۆتری هەبێت لە ڕووی هوەری شانۆ لە ڕووی فیلمەوە لە هەر بوارێکی تری بینینەوە بۆیە ئەمە ئەرکی نەک تەنها هونەرمەندانی شانۆکاران و ژنانە بەڕاستی ئەرکی تەواوی کۆمەڵگایە چۆن بتوانین بنەبڕی ئەمە بکەین جیاوازی نێوان ژن و پیا و کەم بکەینەوە ڕێز بۆ ژناندا بنجێن لە کاتێکا کە ئەمە بۆ خۆی چەند ژن تاوانبار ئەکرێ پیاوانیش بە هەمان شێوە ئەبنە قوربانی لەبەرەوەی هەردووکیان ئەم دوو ڕەگەزە بوونەتە قوربانی ئەم کۆمەڵگایەوە لێک تێنەگەیشتن و ڕێز لێنەگرتن لە مافی یەکتری ئەم کێشە گەورانە دروست دەکات. بەڵێ دەستەکانت خۆش بێ بۆ هیواین کە بینەران بتوانن سبینێ لە هۆڵی ڕۆشنبیری بینەری شانۆی ئاژەڵ بن. سوپاس بۆ زۆر بەڕێز گەزیزە عومەر شانۆکار سوپاس کە لەگەڵم بووی.